پرۆژەیە کە یەکخستنی تابلۆکان ئەمە لە بنەمای ئەم پرۆژەیە لە هەرێمی کوردستانەوە سەرچاوی گرتووە. ئێمە نیازمان هەبوو تابلۆکانی هەرێمی کوردستان بگۆڕین و بگونجێنین لەگەڵ ستانداردەکانی نێودەوڵەتی. دواتر لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هاتوچۆی بەغداش هاتنە سەرخەت. خۆشبەختانە وەزیری ناوخۆ لە حکوومەتی فیدرالیش پشتگیری کرد و مەحزەرێکمان ئیمزا کرد کە هەردوو لامان لەسەر شێوازی تابلۆکان ڕێککەوتین و ئەوەی کە لەسەری ڕێککەوتوین لە ماوەیەکی نزیکدا جێبەجێ دەکرێتن و ئێمە گرێبەستێکمان لەگەڵ کۆمپانیایەکی ئەڵمانی هەیە کە هەمان ئەو کۆمپانیای لەگەڵ حکوومەتی فیدرالیش گرێبەستی هەیە و بە ماوەیەکی نزیک ئەو گرێبەستە دەکەوتە بواری جێبەجێکردن. لە چەند مانگی داهاتوو تابلۆکانی هەرێم دەگۆڕدرن. اینجا نازانم عێراق تا ئەو کاتە دەیگۆڕێت یان نە، بەڵام ئێمە بڕیارماندا و دەیگۆڕین. بابەتی ئەو ئۆتۆمبیلانەی کە بێسەرەتان لە عێراق بڕیارێک دەرچووە لەسەر بنەمای یاسای بودجەی 2021 ئەوان بڕیاریان داوە، بەڵام ئێمە پێشتر لە هەرێمی کوردستان داوام کردو لە هەموو بەڕێوەبەرایەتی هاتوچۆکان سەرژمێریەک بکەن بزانین چەند ئۆتۆمبیلی بێسەرەتا یان تۆمار نەکراو هەنا. ئەم ئامارەمان لەبەردەستە. داوام کردووە لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆ و پارێزگاکانیش دیڕاسەتی ئەم بابەتە بکەن کە چۆن ئەم کێشەیە چارەسەر بکەین.